20 ساڵ تێدەپەڕێت بەسەر دامەزراندنی سەنتەری چالاکی گەنجانی کۆیە. پێشانگای شێوەکاری و نمایشی کۆنگفۆ و گروپی میوزیکی سەنتەر جۆش و خرۆشێکی زۆریان خست بۆ ناو مەراسیمی ساڵیادی سەنتەرەکەیان. هەموو و گەنجانە سوودمەندی و سەنتەرەن و لەوێ پەرەیان بە بەهرە و تواناکانی خۆیان داوە. دیارە ئێمە ساڵانە لە پاش تەواوبوونی خولەکانمان هەڵدەستیم ئەنجامدانی کۆمەڵێک ساڵاکی بۆ ئەو فێرخوازی یاخود بۆ ئەو سوودمەندانێکەوە بەشداری خولەکان دەکەن. دیارە لە کەرنەڤاڵی چالاکیەکانی ئەم ساڵیشماندا سێ چالاکیمان هەیە. چالاکیەکان یەکەمیان مەیشی کۆنفۆ جیمناستیکە بۆ ئەو سوودمەندانێکەوە لە هاوینی ئەم ساڵدا بەشداری خولی وەرزشی کۆنفۆ جیمناستیکیان کردبوو کەوا ژمارەیان 15 گەنج بوو. وارووا لە پاشوی کردنەوەی پێشانگای شێوەکاریمان هەیەکەوە بۆ 24 کوڕکچی بەشی شێوەکاریە کە لە هاوینی ئەم ساڵدا بەشداری ئەم خولانەیان کردبوو فێری هونەری شێوەکاری بووبن. دوا بە دوای ئەو ئەمە ئەنجامدانی کۆنسێتی موزیک گۆرانیمان هەیە بۆ 27 گەنجی گروپی میوزیک. ئەوە دوا بە دوای ئەوان گروپێکی گیتارمان هەیەەوە کە 15 گەنج 15 کوڕکچن ئەوانشکوان نمایش خۆیان دەکەن. هەربەتە دیارە کۆی بەشداربووی ئەو سوودمەندانە کە بەشداری خولەکان دەکەن لە هاوینی ئەم ساڵدا دوا بە دوای تەواوبوونی خولەکان ئێمە هەڵدەستیم ئەنجامدانی ئەو چالاکیانە بوویان بۆ ئەوەی ئەوە کوهاندانێک بۆی بتوانن ئەم داهاتوودا پەرە بەبارەکانی خۆیان بدەن. ئەو فێرخوازانەی لە سەنتەری چالاکی گەنجانی کۆیە بەشداری خولە جۆرا و جۆرەکانی سەنتەرەکە دەکەن. لە ماوەیەکی کەمدا لەسەر دەستی مامۆستاکانیان فێری ئەو بوارە دەبن کە خۆیان دەیانەوێت. نزیکەی زیاتر لە 50 خوێنکار هاتوۆتە ئێرکانە کە ئەمڕۆ دەیانبینن لە دوو گروپدا خۆیان دەبیننەوە کە چەندین بەرهەمی کوردی ئەسیلی ناوچەی کۆیە و کوردستان کە پێشکەش دەکەن و سوودمەندی یەکەم گەنجەکانن کە لێرکانە هەر ئەو گەنجانە کە لێرکانە فێر دەبن دەستنا پەیمانگای هونەرە جوانەکان دەستنا ئەکادمی لێرەکە بە شێوەیەکی عیلمی و ئەکادمی بە شێوەی کوێری کە ئەو وانانە فێر دەبن زۆر سوودمەند دەبن کە جێگای خۆشحاڵیشەکە گەنجەکان لەو ئاستە بەرزەیدانە. ماوەی 8 ساڵە سەردانی ئەم سەنتەرە دەکەم و سوودێکی زۆر لێبینەوە. سەرەتا هەر لێرەوە دەستم بە کارەکانی کردووە و بەشداری چەندی پێشانگا و کار و چالاکیەکانی ئێرە هەر کارێکە ئەنجام دراوە لێرە بەشداریمان کردووە. سەنتەری چالاکی گەنجانی کۆیە کە سەر بەڕێکخراوی منداڵپارێزی کوردستانە ساڵانە ژمارەیەکی زۆر لە خولی جۆراوجۆر لە بوارەکانی هونەری شێوەکاری و میوزیک و وەرزش و چەند خولێکی پیشەیی دەکاتەوە کە سەدان گەنج سوودمەند دەبن لێی و بەشێک لە خولەکانیش هۆکارێکن بۆ دابینکردنی هەلی کار بۆ ئەو گەنجانەی لەو سەنتەرە سوودمەند دەبن. توانە عومەر، کورسات نیوز، کۆیە.